السلام عليكم ورحمة الله. دیارە شەڕی ئێران و گرتنی مادۆڕە و بابڵێن ڤەنزوێلا شتێکی نامۆ چاڕوان نەکراو نەبووە، بەڵکو شتێکی چاوەڕوان کراو و پێشترش ئەو پێشبینی کرابوو کە ئەم وڵاتانەی کە نهاتنوتە ژێر هەژمونی سیستەمە داراییە جیهانیەکە چەند وڵاتێک ماون کە ئەبێ ئەوانش بخرێنە ژێر ئەم ڕکێفەوە. ئەویش ئەم سیستەمە دەجالیە دراویە دۆلاریە کە ئەمریکا با بڵێن بە سەرکردایەتی لۆبیەکان ئەمریکا بەکاردین بۆی کە بتوان هەموو وڵاتەکانی جیهان بێنە ژێر ئەم ڕکێفە سیستەمە پۆنزیە. لەوانە کەلیمێت پێتان سیر بێت، بەڵام ئەوانەی کە لە ئابووری ئەزان کە ئەزان کە مەسەلەی پۆنزی چییە. سیستەمە دارایی جیهانیەکە سیستەمێکی پۆنزیە، لە کوردەواری خۆمان پێڵێن باڵباڵێن، کەزەی باڵباڵێن یعنی قۆڵ بڕیە و تێوەگەلاندنی خەڵکانە. ئەم سیستەمە دراوی لە جیهانیشدا هەیە، بە هەمان شێوە سیستەمێکی باڵباڵێنە، سیستەمی پۆنزی پیاڵێن و سیستەمی هەڕەمیشی پیاڵێن. ڤەنزوێلا یەکی لە وڵاتانە بوو کە خۆی ئەپاراست بۆی کە بە هیچ شێوەیەکە نەوتەکەی وڵاتەکەی و نیشتیمانەکەی و سەروەرەتی وڵاتەکە نەخرێتە ژێر ئەم ڕکێفەوە. وڵاتانی لاتینی تریش هەبوون وەکو کوبا، بە هەمان شێوەش نەکەوت ئەویش ماوە، ئەویش لە دوای ڤەنزوێلا ئەکەوێت ئاگادار بن. با بڵێن ئیکوادۆر و پەنەما و سلڤادۆر و ئەم گوانتیمالا و ئەوانە وڵاتانێک بوون هەموو لە ئەو سەدەی ڕابردوودا هەموو خرانە ژێر ئەم ڕکێفەوە. بەڵام ئەو وڵاتانی کە مابوون ئەفغانستان بوو، عێراق بوو، سۆماڵ بوو، سوودان بوو، سووریا بوو، عێراق بوو، ئێران بوو، کۆریای باکوور بوو و ڤەنزوێلا بوو. ئەوانە مابوون. وردە لەو 20 ساڵی ڕابردووشدا بینین عێراق کەوت و سووریا ئەوتو ئێوەش خۆش و سۆماڵ و سوودان و سوودان شەڕی ناخۆ تێکەوتە بۆی کە بە تەواوی دابتە پێ ئینجا سەر لە نوێ قەرزی پێ بدەن و دۆلارەکەی بەناودا بڵاویان کردووە بەزەبی قەرزێکی پێ بدەن لە داهاتوودا لە دوای ئەم شەڕە حەربی ئەم شەڕە ناوخۆیی کە تووشیان کردووە. بەرحاڵ ڤەنزوێلاش بە خۆتان بینیتان ئەویشان بە هەمان شێوە هاوێشتە ژێر ڕکێفی خۆیان. ئەوەی کە مابوو ئێران ماوە لەگەڵ کۆریای باکوور ماوە. پرسیار لەوەدا باشە لە ئێران شەڕە بۆ کۆریای باکوور سارۆخەکانی تاقیکاتەوە، چونکە ئەزانین سڕێ ئەو دێت. ئەم تاقیکردنەوە نیشاندانی سارۆخەکان ئەگەر بدەرەقەتی سارۆخەکانی ئێران نەهاتوون ئاگادار بن سارۆخەکانی ئێمن لە ئێرانی بەقوتریشە لە دوای ئێرانە نزیکی من مەکەون. یعنی کەواتە ئەمانەی کە سارۆخ تاقیکەن و ئەزانن ئەڵێ وشەکەش جوانێ، بەڵام ئەڵێ فیتەی حەرامزادەی دیارە. ئەم فیتەیە کە ئەو لێیدا ئەوە زانی لە دوای ئێرانەگە بێت و ئێران بڕوخێت ئەبێت ئەو لێ ساوخۆی بۆ حازر بکاتن بۆشە چەچ ئەتۆمی دروست کردووە و بۆی ئەوە ساڕۆخەکانیشی دروست کردووە بۆی کە ساڕۆخەکان ئەگات بە ئەمریکاشە. بەرحاڵ هەر تۆ ئیغبارێکە سەیرەکانە هەر وشک ئەدرچێت لەم کاتانە دە لە کاتی شەڕەکانە ئەوەی کە تۆزی شارەزابی ئەزانی مانۆری سەربازی فڵان وڵات و دەستەواژە بەکارهێنانی ئەم دەستەواژەیە لەگەڵ چێتی ئەم ساڕۆخان لەگەڵ چێتی و ئەم مانۆری سەربازە لەگەڵ چێتی. کەواتە کۆریای باکوور ئێستا لە خۆیەتە سێزان لە دوای ئەوە سڕی ئەویش دێت. کەواتە لێدانی ئێران نە نامۆ بوو نە چاوەڕوان نەکراویش نەبوو، بەڵکو چاوەڕوان کرا بوو و شتێکی نامۆژ نەبوو کە من لەوانەیە 8 ساڵ 9 ساڵ بەلێستاکە بە وردی باسی ڤەنزوێلا ئێرانم کردو و سووریاش بە هەمان شێوە. وەکو کابرا ئیسرائیلی وتی ئەبێ سووریاش ینی پێشێکە سووریا بگیرێت، وتی سووریاش ئەبێ وەکو ئەردەن وەکو ئوردون ئەبێ وای لێ بکەین ئێمە بەیانیان کو مەلیکەکە لە خەو هەڵئەستین ئەبێ بە هەمان شێوە سووریاش وەلێ بکەین ئێمە لە غورفەی نەومەکەیە بە خەبری بێنین. بزەبت واشیان لێ کردو ئاگادار بە ئەو وڵاتانێکە لە ژێر ڕکێفی ئەم سیستەمەدانە غورفەی نەومیش بەدەستی ئەواندا نییە. بۆ نمونە عێراق لەو ماوەی ڕابردوودا ویستی نووری مالکی جارێشتر بکاتەوە بە ڕێیز وەزەڕەیە. ترامپ بۆ قایل نەبوو، کە قایل نەبوو بە یەک وشە وتی ئەگەر بێت و نووری مالکی بێتەوە سەرتەخت وتی دۆلارتان لەسەر قەتعەکەم، نەگوتی ساڕۆختان لێدەم، نەگوتی لێتانە دەم، هیچ بەس گوتی دۆلارکە قەتعەکەم. کەواتە دۆلار بڵاوکردنەوە لە وڵات وەکو نەختێنەی وڵات وەکو بەکاربردننی وڵات و پێنەدانی یاخود دەست بەسەر داگرتنی دۆلارەکە یاخود درای وڵاتەکە باشترین و خەتەرترین و سامناکترین ترسناکترین چەکە لە بەردەستی ئەو کەسەی کە دراوەکەی لە بەردەستدایە. کەواتە ترامپ تەنها بە دۆلار هەڕەشەی لە حکوومەتی عێراق کرد بۆی کە نەکەن ئەم هەڵێ بکەن نووری مالکی بێنە
سەر حکم جارێکی ترە بۆ یعنی کەواتە لێرە بەدووە ئەو وڵاتانی کە ئیش بە دۆلارەکەن زەکە سووریا ئەگەر عێراق ئەگەر سۆماڵ ئەگەر سوودان ئەگەر تورکیا هەر وڵاتەکانی دیکەن ئەوانە کە ئیش نەختێنەی وڵاتەکەیان دۆلارە بە تایبەتی کە لە ناو بازاڕی ئیش بە دۆلارەکەن جگە لە نەختێنەکەیە کە با بڵێن بە تەواوی دراوەکەیان داتەپیوە ئەم وڵاتانە بە هیچ شێوەیەکە خاوەن سەروەرەتی نە نیشتیمانەکەی خۆیانن نە غورفەی نەومەکەی خۆیانن ئەمە قسەی کابرای ئیسرائیلی چۆن بڵێ من لە غورفەی نەوم ئێمە چۆن مەلیکی ئاردن لە خەوەڵەستێنین لە غورفەی نەومیشار بە وشەیە سووریاش وەلێکن ئێرانیش بە هەمان شێوە ئێران تاوانەکەی کە لە ڕابردووش باسم کرد لەبەر ئەوەی کە شیعەیە لەبەر ئەوەی کە دیکتاتۆرە هەر ئەو ئێرانی کە ئێستاکە هەیە هەر بەو عەبایە و بەو ڕیشێک هەیتان هیچ کێشیان لەگەڵی نێت بە تەنها ئەگەر بێت ئێران ئەم قولابی ماسیتان بینیوە ئەگەر بێت و ڕاوچی ماسی لەگەڵ ماسیەکە مامەڵە بکە بڵێ بەس قولابەکە قبول بکە لە دەمتا تۆ لەناو بەحرەکەیە ئەو بەحرە گەورە هەم بۆ توبی مەلەوان تێدا بکە بەڵام بە شەرتێک با قولابەکەی من لە دەمی تۆدا بێت ئایا ئەم مامەڵەیەکی ژیرانەیە یان ئەو پەڕی گەمژەیەتی ماسیەکەیە حتمما هەمووتان ئەڵێن ئەو پەڕی گەمژەیەتیە دە پێتان بڵێم ئەوەی کە لە ئێران داوە ئەکرێت لەبەر ئەوە نییە کە ڕێکشەکەی بتراشێت یان بڵێ عەبایەکە دەبێت کورتکەیتەوە نە ئەڵێ ئەم قولابە قبول بکە لە دەمتا وعد بی لە سیستەمەکەی خۆتان بمێننەوە بە شیعەیگەری بمێننەوە بە ڕیشداری بمێنەوە چیەکەن بکەن بەڵام ئەم قولابە قبول بکە ئەم قولابە بالضبط ئەم قولابە جۆن پێرکیس لە چاوپێکەوتنەکانی باسەکات خاوەنی کتێبی ئیکۆنۆمیک هیتمن داڕمانی ئابووری یانی بکوژی ئابووری بزان چیال ئەلێ بۆ خۆم لە لای چوومەتە لای سەدام حوسێنە وتمان ئەم قولابە من ناویلێنم قولاب وتی بەس ئەوەندە نەوتەکەمان بدێ بهینە بۆ عەقەبە لەوێ ئێمە سەرپەرشتی ئەم نەوتە بکەین تۆ لە جێگای خۆت ئەمێنیتەوە چی ئەەکەی بیکە تەنها نەوتەکەمان بدە دەستی علاقەت نەبێ لە شتەکانی دیکەیە کەواتە سەدام حوسێن ئەم قولابەی قبول نەکرد جۆن پێرکیز لە قسەکەیاڵێ ئەی نازانم سەدام حوسێن یان شێت بوو یان عیناد بوو کەواتە سەدام حوسێن وەکو ماسێکە نە شێت بوو نە عینادێژی بەڵکو کابرایەکی بەغیرەت بوو دیکتاتۆر بوو خوێنمش بوو ئەم باس ئەوەی ناکەین ئاگادار بن بەڵام ئەڵێن ئەم قولابەی قبول نەکرد بۆیشە لێیاندا ئیتر لە ئاسمانێشەوە لە زەویشەوە بە سەربازی بەخۆتانە بی 2023 لێیاندا لە ناویان بێت کەواتە ئەوەی ئێستاک لەسەر حکمی عێراقا ئەم قولابەی لە دەمدایە بۆیشە پێی ئەڵێن ئەگەر نووری مالێکی بینیەوە سەر حکوم یان فلان و فیسارت بێت یان فلان بێت بەدەست ئەوانە بۆ ئەلێ ئەگەر نا قولابەکە ئەو هەبە داوەکە ڕاکێشین و ئیتر لە بەحرەکە دێ دەرێ و ئەخنچی کەواتە ئەگەر بێت تەنها دۆلارێکە قەتع بکە لەسەر عێراقا ئەو کاتە عێراق هیچی بەدەستەوە نامێنێتن ئەخنچێ بالضبط ئێران ئەم قولابێ بەستەوەی ئەم دۆلارێ قبوڵی کرد کۆمپانیەکانی ئەمریکیش بێگومان لەگەڵی دێن و سیستەمە داراییەکە دێت و حژمونی خۆی ئەسەپێنی لە ڕێگای ئەم قولابەوە چۆنی بوێ ئەڵێ بە گوێرەی قولابەکەی من ئەبێ مامەڵە بکە لە نێو ئەم بەحرەیە و بەو جۆرە ئەبێ سەما بکەی کە من ئەمەوێت نەکە خۆتەوێت ئەگەنە داوەکە ڕاکێشم و ئەبێت بێتە دەرەوە ئەگەر دیقەت بدەیتێ ئێران بۆچی بۆکردنەوەی هورمز ئەڵێت بە شەرتێک ئەو وڵاتانە ئەو باخیرانە ڕەتەکەم قبوڵەکەم ئەوانەی کە کار بە یوانەکەن بە دراوی سینی باشە دراوی سینی چ علاقەی بە مۆزوعیدا هەیە با زۆر علاقەی بە مۆزوعیدا هەیە کێشەکە لەوێن دەردایە ئەڵێ ئەگەر ئێوە ئەتانەوێ ئەم قولابە بەلەدەمی من گیر بکەن منیش ئەمەوێت لە ڕێگای بەکارنەهێنانی پێترۆ دۆلارەکەی خەلیج کە سعودی ئەو وڵاتانەکە ئیش بە ئەو پێترۆ دۆلارەکەن کە ئەم سیستەمە دەجالیان داهێنا و یاخود دایان نهێنا با بڵێن ڕوحیان وەبەر ئەم سیستەمە دەجالی کردووە ئەو ئەزانین لە چێن دەرێدا بۆی شەڵێ بە شەرتێک ئەو باخیرانە ئیزن ئەدەم کاتێک ئەوانە ئیش کار بە دراوی سینی بکەن بۆی کە پێترۆ دۆلارەکە یعنی با بڵێن داوی قولابەکە نە قولابەکە داوەکە قەتع بکات کە لەوێ داوەکە قەتع بوو سیستەمی پێترۆ دۆلار کە لە ناوچوو یعنی لە ناوچوونی ئەمریکایە لە ناوچوونی خەلیجە کەواتە باشترین تاکتیکی بەکارهێناوە ئێران لە بەکارهێنانی ئەم خوتەیە بۆی کە گەروی هورمز بە شەرتێک قبوڵەکات کە یوان تێدا بەرز بێتەوە و پێترۆ دۆلارەکە لە ناو بچێ بۆش ئەوان ئەزان ئەمە چیاڵێت ئەو کەسێک عاقلیش بێ ئەزانێت کە ئەم دەستەواژانەکە بەکاردێنێت معنای چییە کەواتە ئیزن نەدانی
دراوەکان با بڵێن ئیکارنەکردن بە دۆلارەکەی بۆ خۆشی و لێش نەگەڕێت کە خەڵکانی تر ئیش پێ بکەن یاخود هەوڵ بدا بۆ پچڕاندنی ئەم پەیوەندی پێترۆ دۆلارەکەیە لەگەڵ دۆلارەکەیە ئەمە گەورەترین زەربێ بەبەر ئەمریکاکەی بۆیشە ئەمریکا تووشی سەدمەیەک بووە 2 سەدمە توش بووە سەدمە یەکەم جا کە لێیدا بە وای ئەزانێ وەکو چۆن فەنزوێلە بەلابردنی بە گرتنی مادۆڕۆ وڵاتەکەی هاتە ژێڕەکەفی خۆیەوە و نەوتەکەی هاتە ژێڕەکەفەکەی خۆی وڵاتەکەی و نیشتیمانەکەیە وەی زانی بە هەمان شت ئەگەر بێت و خامنەی لە ناو ببات بە هەمان شێ وڵاتەکەی ئەکەوێتە بژێر دەستی خۆی لە ڕێگای ڕاپەڕینی خەڵکەوە کە سەیریان کرد خەڵکە ڕانەپەڕی کە ڕانەپەر تووشی شۆک بوو کە تووشی شۆک بوو ئیتر گەروی هورمزیان قەپات کردو و ئەو زەبرانێکە لە ئیسرائیل و لە ئەمریکا لە بنکەکانی ئەمریکایدا ئەمە جێگای سەرسوڕمان بوو نە خەڵک ڕاپەڕی نە ئێرانیش لە ناوچوو و نە سیلەحەکانیشی وابوون کە بتوان بەرگەی بگرن بەڵکوم شتەکان 2-3 جار تووشی شۆک بوون یەکەمیشت خەڵکە ڕانەپەڕی دووەمیشت زەبرەکانی زۆر بوون حتا لێدانی حیزب الله بحساب يعني أما هم باش بحالي خوشم يعني وأما زاني حزب الله بهوي نماني حسن نصر الله وكجرين تندين قيادة جوري حزب الله وقشارة الزوري أنا سربنا وخبوي كتسقدا تسقدا بالنو وأوجود داين دورو بري حدودي لبنان وإسرائيل هموي ويران كرا والدور كرا ونتوا يعني والحاصل وما نزاني حزب الله نمايا بوشة بني جورزي حزب الله زور كاري قرتر بولا سردمي حسن نصر الله ك بارك كشتيان كواتا يعني لێدانی حیزب الله لە ئیسرائیل و ئەوانیش ئێرانیش لە دوای کوژرانی خامنەئی ئەم گورزانە چاوەڕوان نەکراو بوون ئەم ڕانەپەڕینی خەڵک چاوەڕوان نەکراو بوو یعنی ئەم شتانە توی شۆک لە هەمان کاتیشدا ئێستا کە ئەوێت چی ئەڵێ گەروی هورمز قەپاتی کردو بەو شەوە ئەکەمەوە لەسەر ئەو کەسانێک کە کار بە دراوی سینی ئەکەن ئەمە گورزێکی ترە ئەمە خەتەر ناکەی بۆ ئێستا کە ئەمریکا تووشی کۆمەڵێک شۆک بووە توش سەدمە بووە و وڵاتەکانی هاوپەیمانیش یارمەتی نادن بۆ چونکە ئەزان کە شەڕێکی ناڕەوایە ئەڵمانیا ڕەتی کردەوە بەریتانیا ئەڵێ بیری لێکەمەوە ناتۆ هەموو بە شێوە گشتێکەیە ڕەتیان کردوێتەوە وەڵحاصل کەس هاریکاری نییە بۆ چونکە بە شتێکی ناڕەوای ئەزان وردەکاری نەکراوە لەم هێرشەیەدا هەرچەندە لە 2020 شەکە باسی ئەو شەڕەم کرد کە قاسم سلێمانی کوشت ئەو کاتە ویستی بە هەمان شێوە شەڕەکە دەست پێ بکات بەڵام زوو دەستیان گرت لێ نەگەڕان کە ئەو شتێک پێ بەڵام ئەم جارە زۆر بە حەماسەتەوە و زۆر بە ساویلکەیی هێنیانە ناو شەڕەکە بەبێ وردەکاری بۆ بکات هەرچەندە وای زانی کە ئەگەر بێت و لە سووریایە ئەو لە بردننی سووریا با بڵێن نەمانی پچڕاندنی نێوان سووریا و سووریا لەگەڵ ئێرانە وایان زانی کە ئەم ڕێڕەوە ئەگەر قەپات بکەن ئەمریکا با حیزب الله لەگەڵ ئێرانە زەعیفە بێت بەڵام کە سەیری کرد ئەوەندە کاریگەری نەبوو بۆیشە ئەم هەڵا خوێندنەوە وای لە هاوپەیمانەکانی ئەمریکا ئیسرائیل کردەوە بۆی کە پاشەکشە بکەن لەبەرەی وردەکاریان نەکردووە و پرسیان پێ نەکردووە لە هەمان کاتدا ئەزان کە زەریبەکەشی گەلێک زۆرە ئەگەر بێت و ئێوان هاریکار و بەشدار بن لەم شەڕێدا کەواتە ئەم شەڕە ئاگادار بن یعنی چەندەها وشت بەکاردێت ئەگەر زۆر بە وردیت لێی ورد نەبی و نازان معنای ئەو شتانە چنە کەواتە ئێستا کە پێترۆ دۆلار لە خەتەردایە هەتا ئەگەر بێت و ئەم ڕێگایە نەکەنەوە ئەم گەروی هورمز نەکەنەوە کە ئەمریکا ئەوێ بیکاتەوە زەحمەتیش ناکرێتەوە بە شێوەیەکە ناکرێتەوە ئاگادار بن لەبەرچی لەبەر ئەوەی ئەگەر هەر چا دەورێکی بگیرێت ساڕۆخەکان بە هەر زۆرە لە زۆرەکان ئەوەندە ئەگەن بە گەروی هورمزە بۆی کە ڕێکە قەپاتکەن و ئەگەر ئەو باخیرانەش ئاگادار بن ئەو باخیران هەمووی تەئمین کراوە ئەگەر تەئمین بە هیچ شێوەیەکە پارەی ئەم شتە نادات ئەو باخیران کە تێپەڕن چونکە کاتەکە ناسکالێ بە هیچ شێوەیەکە من بەرپرسیارەتی نادەمە ئەو باخیرانە ئەو باخیران یەک ساڕۆخان بەر بکوێت لە ئەنجامی ئەو شەڕەدا جوولە بکەن لەسەر من حساب نییە بۆشە کۆمپانیایەکان ناتوان تەحملی ئەو هەموو زەرە گەورەیە بکەن ئەگەر بێت و باخیرەکانیان بەپڕ نەوت و گاز و بنزینەوە بەڕێگادا بڕوات ئەو هەموو زەرە ناتوانن بژمێرن گەلێک زۆرێکی کەواتە ئەوە توانیشان باخیەک دوو باخی ڕزگارکەن ئەم گەروی هورمزە یاخود ئەم ڕێڕەوە ئەمە بۆ باخیرێک و دوان نییە بۆ ڕۆژێک و دوان نیە ئەبێ زۆر بەکراوەی بێت وە 100% تەئمین بێت اینجا کۆمپانیایەکان و کۆمپانیەکانی بیمەش بە هەمان شێوە ڕێگە ئادەن و ئەو ڕێە بەکاردێنن لە کاتێکە 100% دڵنیابن لانی کەم 199 دڵنیابن اینجا ئەم ڕێگایە ئەم کۆمپانیایەکان و کۆمپانیەکانی بیمە لە ئەستۆ ئەگرن بۆی کە
ڕێگایك تەمین بێ بەڵام کەواتە ئەگەر باخیرەی ئەمریکی لەگەڵیان بڕاتن و ئەڵمانی و ئەوروپی لەگەڵیان بڕاتن هەر تەمین نییە بۆ چونکە ترسود لە ڕاوچەیە بەو ترسود ڕاوچەیە ئەم بازرگانیە و ئەو مامەڵەیە ناکرێت بۆشە ئەم ڕێە ئەگەر هەر چادەورەشی جەزیرەی خارجیش بگرن و لەوێ سەربازەکان ئەمریکای لێبن هەر بەشێوە ناکات کە تەمینی دڵنیای 100% بە کۆمپانیاکان و باخود بە باخیرەکان بدەن بێت بەو ڕێڕەوەدا هاتو چۆ بکەن کەواتە ئەم ڕێڕەوە حتا بە ئەمری ئەمن و ئاسایش دەستی ئێراندا نەبێت بەی شێوەیەکە بەدەستەکانی بێگانە ئەم ڕێگای ناکرێتەوە کەواتە گەلووی هورمز 100% لەژێر کۆنتترۆلی ئێران ئەمێنێتەوە هەتا ئەو دەسڵاتە بمێنێتەوە کەواتە ئەمریکا گەیشتۆتە حاڵەتێک ئەوەی کە شۆک لێی داوە ئەگەر ئەم شەڕە بەو شێوەیە ئێستا کە هەیە بەردەوام بێت ئەمە گەورەترین زیانی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسەتیشەوە بەر ئەمریکا و ئیسرائیلەکەوێت بۆ چونکە ئەو تەنەها بە لە ئاسمانەوە ئەتوانێ لێ بدە لە ئاسمانیشەوە چەند بنکەیەک کە لێت دەتەواو لەوە زیاتر نەماوت بەس ماوە خەستەخانە و قوتابخانەکانە بکوتی بنکە دام دەستگا مەدەنیەکانە بکوتی ئەمەش مەحاڵە ناکرێت هەندێکی کردووە بەڵام ناتوانێت هەموو لە ناو بە یعنی هیچ مۆزوعەکە ناگۆڕێم کەواتە بە لە هێرشی ئاسمانی هیچ حکومەتێکی نەڕۆخاندووە لەوە تۆی کە لە سەدام حوسێنیاندا بەبیرتانە کە لە لیبیاندا بە هەمان شێوە ئەبینی لە ئاسمان لیانەدا بەڵام لە خوارەوە جێشێک هەبوو ڕێڕەوی ئەکرد و هێرشی ئەکرد و دەسڵاتەکە لە ناو ببات بۆشە ئەمریکاش کە یەکەم جە لە عێراقیدا لە ئاسمانەوە دایکوتە بەڵام لەو لاشەوە بین دەبابەکانی هێنان و سەربازەکانی هێنان و لەو لاشەوە کوردەکە ئێمە کورد و وەڵحاصل لەو لاشی عاشا یعنی هەموو پێکەوە هەماهەنگ بوون بۆ ڕوخاندنی سەدام حوسێنە ئێرانیش بە هەمان شێوە تەنها بە ئاسمانی مستەحیلە هیچ وڵاتێک ناڕوخێت تەنها ئەبێت بە زەمینی بێت کەواتە ئێستا لە بەردەم ئەمریکا دوو بژاردەی لە بەردەم ماوە یان ئەوتە قومبەلەی زەڕی بەکاربێنێت کە ئەمەش مەحاڵە زۆر ئاستەمە یعنی وا بە ئاسانی بەکارهێنان قومبەلەی زەڕیە بۆ چونکە ئەو کاتە وڵاتێکی ئەبێتە بەخاون وڵاتێکی ڕزی و داتەبی و ژەهراوی و چیمیاوی یعنی تەواو ئەو وڵاتە خراپە بێت و دووەمیش ئەو خەڵکە لێ ڕازی نابن دووەمیش شیعەکانی وڵاتەکانی ترە لێ ڕائەپەڕن و یاخود بعد زۆر لە زۆرەکان ئەبینی ئاژاوەکی یەکجار زۆر دروستە بێت و دوژمنایەتێکی بە سەدان ساڵانە دروستە بێت لە بەرامبەر بە ئەمریکەکانە کە شیعە بەی شێوەی قبوڵ ناکە زۆرێکی ئەو سونیانەش با بڵێن کە با بڵێن دەمارێکی پیاوێتیان تێدا بێ بەڕاستی ئەمە جێگای قبوڵکردن نییە یعنی قبوڵ ناکەن کەواتە عالم ئیسلامی بە تاویل تووڕابێتن و دووەمیش هاوپەیمانەکانیشی لی تووڕابن و لە بەرەوەی شتێکی کردووە کە نابەجێ ئەگەر ئەوان هاوپەیمانەکانی با بڵێن ناتۆ وڵاتەکانی ترە یابان و کۆری ئەوانە کە لەگەڵیدا نەبن لە لێدانە یاخود بۆ کردنەوەی گەروی هورمزە چۆن لە لێدانی قومبەلەی زەڕیە لەگەڵی دابن کەواتە حتى کۆنگرێس ناو خۆی خۆشیدا لێ ڕازی نابن ئەم شتێک بکات ئەگەر تاگلایانە بکات بێگومان ئەمە هەڵێکی زۆر گەورەی هەروە چۆن لە ئەم هەڵی کردووەکە هێرشی کردوتە سەرێ بەبێ وردەکاریکردن بۆ لێدانی ئێرانە کەواتە هەڵە لەسەر هەڵە ئەگەری هەیە هەڵە بکات چونکە کابرایەکی بخۆتان نەزانن کابرایەکە قومارچەکان هینایەتە سەر حکم و دووەمیش ئەپستین جەماعەتی چەتەکانی ئەپستینە یعنی ترامپ و دەوروبەرێکی هەمووشی با بڵێن هەمویان زۆربەی زۆریان جەماعەتی چەتەکانی ئەپستین کە منداڵ بازن کە منداڵ خۆرن خوێن خۆرن لەمان کاتدا هۆکاری چێ پاڵی پێوەنە کە بێتە سەر حکم نە ئازایەتی خۆیک و نە زیرەکێکی و نە سیاسەتەکەی و نەشان و باڵەکەی نەخێر کۆمەڵی قومارچی هیناویانە یەک لەوانە مەریەم ئەدیلسن ئەو هینایەتە سەر حکم کە پارەی پێداوە پرۆپاگاندێکی پێکردووە لە ئەعلامەکانە ڕەوازیان پێداوە ئەویش بۆچی ناوێنە بۆ ئەوە هیناوە بۆی کە پەرە بدە بە گەورەبوونی ئیسرائیل و داگیرکردنی ئەو وڵاتان لە فوراتەوە هەتا نیل یعنی لە سیناوە لە نیل خودازان لە میسرەوە هەتا ئەگاتە فورات ئەو مەنتیقانە بۆ پەرەپێدان بە گەورەبوونی دەوڵەتی ئیسرائیل بۆ ئەوە هیناوێتیانە سەر حکم کە بەخۆشی وەڵێتن با بڵێن مەریەمەکە ئاڵێت ملیاردێرێکی لۆبی ئیسرائیلیە سەهیۆنیەکانە ئەڵێت هەر کەسێک بیر لە بەرفراوانی دەوڵەتی ئیسرائیل بکاتەوە و ئەمن و ئاسایشی ئیسرائیل لە بەرچاو بێت ڕێگای ئەدەین ببێتە بە سەرۆکی ئەم وڵاتە یاخود بێتە سەر تەختی سەرۆکایەتی ئەمە قسەی ئەوە قسەی خۆم نەکردو بوختانم پێ نەکردووە ئەمە قسەی خۆیەتی باشکرا وتوێتی باشە کەواتە ئەوەی کە هیناتە سەر حکم
قمارچیەکان خۆزانە ئەوش خاوەن قمارخانەکانی ئەمریکا یاخۆ لە جیهانش لە قوپۆپیان هەنا نزیکەی 37 ملیار دۆلاریشیە ملیاردێکی لە ملیاردێرەکانە بەرحاڵ ڕێژە پارەکە کێشەکەنی 27 بێت بەڵام ئەوەیە کە ئەوەی کە لە دموکراتیدا ئەوەی کە هەڵ ئەبژێردرێتن لە پاڵیاندانە وەکو چەتەکانی ئەبستینن کە خۆتان بینیتان چۆن خراپەکاریان لەگەڵ منداڵان کردووە منداڵی خوارد 4 ساڵیان تەعەدا لێ کردووە و گۆشتەکەشیان خواردووە شەیتانیان پەرستووە لەمان کاتدا کە ئەیان هێنە سەر حکم چێ لە پاڵیاندانە ئەو لۆبیانەنە کە بەڕاستی بە دەرەجێک خاوەن قمارخانەکان و جێگا خراپەکانن بۆ چونکە پارەکان بە زۆر لای ئەوانن و دومیش ئەوان ڕەوازیان پێدەن خاوەن مێدیانە خاوەن بازاڕن خاوەن دەسەڵاتن خاوەن سەرمایەشی زۆرن کەواتە ئەوانە پاڵنەر و یاخود پشتیوانی ئەم سەکردەکانی ئەمڕۆنە بۆشە بینی حتا سارکۆز ماکرۆ خۆتان بینی کە ژنەکەی چۆن تەوقاتێکی لێدە لەناو بازار ناو تیارەکەیە شەقەچی تی هەڵدا یعنی ئەوانە کەسانێکن بەڕاستی هیچ بەهایەکیان لە نێو ماڵەکانی خۆیاندا تەنها ئەوەندە لەسەر وڵاتە فەقیرەکان و هەژارەکانم بۆ داگیرکردنی ئەفریقیا و ئاسیا وڵاتەکانی ئێمەنە ئازان ئەگەر ناو ماڵەکانی خۆیان ئەوەندە گەورە و ڕێزیان نییە کە ئێمە وا پیشانمان ئەدەن کە ئەمانە کە پیاوی گەورەنەوە سیاست مەدارن ئەگەر نا هیچ قیمەتێکیان نییە بۆش ئەبینی ئەویان کە ترامپ هێنا کردوتە بە سەرۆک بۆچیان هێناوە بۆ ئەو دوشتیان هێناوە یەکەمیشت بەرفراوانکردنی دەوڵەتی ئیسرائیل خاچی ئیسرائیل و ئەمن لە بەرچاوگرتنی ئەمن و ئاسایشی ئیسرائیل ترامپ بۆ ئەو هاتو بۆش ئەگەر بێت و بۆشە ئەڵێن ئەگەر لە بۆ کابینەی سێمیش پارەی پێدەین و ئەو جەرێ ئەڵێن لە کابینەی دووەمە 100 ملیۆن دۆلارمان داوە ئەو مەریەمە ئاڵێت بۆ ئەوەی کە پرۆپاگەندەی بۆ بکەن و بیکەین بە سەرۆکە یعنی بۆ هەڵبژاردنەکانە مەسرەفەکەی لە ئەستۆمان گرتووە ئەڵێ بۆ داهاتوودا نەک 100 ملیۆن 250 ملیۆنیشی بۆ ئەدەم بەس بۆی کە جاری سێمیشە ترامپ ببێت بە سەرۆک بۆ چووکە ئەڵێ ئەو بۆی کردوینە ئەوانەی پێشتر چەند هەوڵماندا بۆیان نەکردوونە حتا بابن نەتەنیاهۆ بە خۆی ئەڵێت یعنی ئەڵێ ئەم چ ساڵە هەوڵی ئەم ڕۆژە ئادەم بەڵام ئەمڕۆ بەدەستم گەیشتووە لە ژێر ڕکێفی با بڵێن ترامپەوە کەواتە لە سەردەمی ئۆبامای سەردەمی کلینتۆنە لە سەردەمی پێشتری کابینی هەر ترامپە هەوڵیان داوە بەڵام بۆ ئەم ڕۆژە هەوڵیان داوە کە بتوانن ئەم جەنگە هەڵبجرسێنن بۆ پێکانی هەدەفەکانی خۆیان کەواتە ئەگەریشی هەیە با بڵێن ترامپ ئەگەر بەو شێتی خۆیەوە و بەو خاوەن فایلەی خۆیەوە و بەو ئەوەی کە لە قمارخانەکانە بڕیارەدرێ ئەکەریشی هەیە ینی قمەلە زەڕش بەکار بێنێ بە بێ ڕەچاوکردنی نە کۆنگرێسی وڵاتەکەی و نە شەقامی ئەمریکا و نە هاوپەیمانەکان لە ناتۆیە و نە کۆریا و نە یابان و هاوپەیمانەکان بە بێ ڕەچاوکردنی چۆن هێرشی کردووە ئەگەرەشێ بۆ چونکە ئەڵێ ئەگەر ئەم ئەحمەقیە و گەمژەیی کرد کە ئێستا کردوێتی و کە ئەو تەنگ و چەڵەمەی کە بۆ خۆشی ناوێتەوە بۆ تەواوی جیان ناوەتەوە کە هەمووش لە جیاندا گران بووە بامن سەمەنی گران بووە و بەرەو گرانتریش ئەڕوات کەواتە ئەمەشی لە ڕەچاوی ئەکرێ بۆ چونکە ئەگەر ئەمەی کردی بێت ئەگەری شێ ئەم قومەلە زەڕێژ بەکار بێنێ ئینشاڵڵە وە نابێت بەڵام ئەڵێن عنی کابرا ئەگەر ئەهلی قمارخانەکان بێ خوێن خۆر بێتن وە ئاژاوەچی بێ و هەرچی بەهای ئەخلاقی و ئاینی و مرۆیی هەیە نەیبێت بۆ ئەمەش ناکات ئینشاڵڵە نایکات بەڵام ئەو ئەگەرەشەیە ئەگەری دووەمی ئەوەیە هیچ عیلاجی نیە یان ئیستیحاب بکات کە ئەمە شکستش گەورەیە باوەڕ ناکەم ترامپ ئەگەر ئەم کارە بکات یعنی پێچەوانەی سیفەت و عادەت خۆتی لەبەر زۆزە متەکەبیڕە زۆزە لوت بەرزە ئەگەر بێت تەنازول بکات ئەمە وەکو ئەوەی قومەلەی زەڕی لە نێو ماڵەکەی خۆی بدات لە کەسایەتی خۆی بدات لە لوتی خۆی بدات لوتی پێ بشێت باش ئەم کاراکات ئەگەر بیکە بەڕاستی ئەمە شکاندنی خۆیەتی لە ئەخلاقی ئەو ناوچێتەوە بۆ چونکە ئەخلاقی ئەو لوت بەرزیە کەواتە ئەوەی کە ئیسحاب بکات لە کاتی بزانین زیانی بەرەکەوێ ئەمە ژیرێتیە ئەم ژیرێتی باوەڕ ناکەم لەوی ڕەچاو ناکەین یعنی هەموو شتەش ئەگەری هەیە پێچەوانە بێتەوە بەڵام ئەمە ژیرێتی ئەم ژیرێتی لەوی ڕەچاو ناکەن کە ئینسان کەوێتە ناو زەرێکەوە وەکو کورد ئەڵێتن زەرە لە نیوەی بگەڕێتەوە ئەمە پیاوی عاقڵ و ژیر ئەم بڕیارانەدا کە لە زەرەری بەرکەوت ئەڵێ بازارەکە لە نیوە بگەڕێتەوە ئەگەر ئەو ئێستا بگەڕێتەوە ئەو پەڕی ژیرێتیە بەڵام ئایا ئەو ژیرێتە لەوی ڕەچاوە کرێت بێکمان نەخێر ئەگەر بیکە بەڕاستی ژیرێتیە ئیسحاب کاتەوە لە ئێستاوە پەشمان بێتەوە لەو شێرشێکە کردوێتی ئەو کاتە هورمز دەکرێتەوە شەڕەکان ئاسایە بنەوە وەزعەکە ئاسایی بێتەوە ئەم شەڕە بۆ کاتێک دابنێتەوە یاخود هەڵگیرسێنێتەوە کە گونجاو بێ ئێستا ئەم کاتە گونجاو نەبوو کە کردوێتی بەرحاڵ بژاردەیەکی تری کە لە بەردەمدا هێرشی زەمینیە
هێرشی زەمینی کە سەیر دەکات هێرشی زەمینێکە بین لەو لای کوردەکان ئۆپۆزیسیۆنی کوردی ئەوەندە بەهێز نییە بەهێزیش بێت ئەبینی چەند شارێکی پێ ڕزگارە کرد وەکو چۆن ئێمە لە باشوورە ئێمە تاوان هەولێر و سلێمان و کەرکوومان ڕزگار کرد خۆ بەشەکەی ترە تکریت و سامەڕا و ئەنبار و فەلوجە و مووسڵ و بەغدا خۆ بەدەست ئێمەوە نەبوو بۆشمان نەو بچین کەواتە هەمان سیناریوە ئەگەر بێت و کوردەکان دامان نام هەتا ئەوەندەی سون ئەوەندەی لە مۆزوع ناگۆڕێ من لە بیرمان نۆتویەکە لەولا شیعەکان لەیاندا خۆ نەزەف و کەربەلا هەموو ڕزگار کرا ئێمەش لای ئەو چوار شارەمان ڕزگار کرد وەکو هەولێر و سلێمان و کەرکووکە بەڵام ئایا سەدام حوسێن ڕوخان نەخێر بەو ناڕۆخێ بۆش ناڕۆخێت تەماشاکەن هەماشدا ئەگەر داماننا لە لای عەرەبەکانەوە لە لای ئەهوازەوە ئەو لەوێ هێرشکرا لەو لاشەوە هێرشکرا لە لای لوڕەکان هێرشکران بەڵام ئایا ناوڕاستەکەی پایتەختەکەی و ئەسفەهان و تاران و ئەوانە ئایا ئەوانش بە هەمان شێوە ئەگیرن نەخێر شەرط نییە بگیرن تۆمیش بە چەند ئەگیرە زۆر قوربانی ئەوێ زۆر ئاستەمە یعنی ئەمەش خۆکوشتێکی ترە هیلاکچوونێکی تری ئەمریکایە ئەگەر بێت و بە شێوەیەکی زەمینی بێتە نێو خاچی ئێرانەوە بۆ چونکە ئەمریکا بە تەواوی ژیانی خۆیان لەو 120 سال ڕابردوودا تەنها لێک شەڕابردوێتەوە لە لێکێ لە جەزیرەکانی لای خۆی بوو لە ئەمریکا ئەگەن لە شەڕەکانی تر هەر هەمووی دۆڕاندوێتی لەسەر زەویە لە ڤێتنامە باشترین بەڵگەمان هەیە کە ئەو کات 400 ملیاری ئەو کاتی ساڵی هەفتەیەکانە ناوڕاست هەفتەیەکانە خەرج کرد و هەموو هەلیکۆپتەرەکانیشی خستە ناو دەریاوە بۆ لەبەرەوەی نەیتوانێت بشباتەوە دووەمیش بە ئەوەندە دوور نەڕۆن لە ئەفغانستان لە دوای 20 ساڵ ململانەوە شەڕ و کوشتنەوەە لەو چیا ڕق و تەقانەی کە هیچی لێنێ چیایە کە هەت شاخ و ینی بەردی داریش لێنێ کە خۆ لێ تێدا بشارنەوە چیاکانی تۆڕا و بۆڕا ئەبین دەرەقەتی تاڵیبان نەهات کە چەکێکی ژەنگواری و پێڵاوەکی ینی خراپ و گولەکانیشان نایانتەقاند یان ئەو زەرەقەتی نهات لە دوای 20 ساڵ لە سیویەکی 2021 ئەبینی ڕایان کرد و نزیکەی بای 80 ملیار چەک و تەقەمەنیان بۆ تاڵیبان بەجێهێشت باش پێمان ئەڵێکە هەم لە ڤێتنام دۆڕاون لەسەر زەویە هەم لە ئەفغانستانە دۆڕاون لەسەر زەویە لە عێراقشە بە هەمان شێوە بیرمانێک لە 2009 لە سەحراکانی ئەنبار و فەلوجە ئەو گروپانە چیان بە ئەمریکا نەکرد ئەمریکا زۆر بۆشی کوڕ بە ناچاری هاتە لای ئەبوو ڕیشە ڕێز عەشیرەتەکانی سوننە منطقەی سوننەیە وابزەم 1 ملیار دلاری پێدا بۆی کە ئەو پارێ تەوزیعکە بەسەر ڕێز عەشیرەتەکانی ترە بۆی کە بتوان ئەو گروپانەی کە ململانیان بنەوە لەو سەحرایانە کە ئەو گروپان چەندیان بیکەیسێکیان هەبوو لەگە دووسێ کلاشیکۆف و دوو سیاریان پێبوو ئەوجا ئەبین ئەمریکا دەرەقەتی ئەوانە نەهات خودی خۆی زۆر بۆش هاتە لای ئەبوو ڕیشە ئەگەر بە بیرتان بێت دوای ئەبوو ڕیشەشیان کوشت بەرحاڵ ئەمانە مێژوویەکن کە ئەمریکا پێدا تێپەڕێوە کە لەسەر زەویە بە هیچ شێوەیەکە دەرەقەتی نە ئەفغانەکان هاتووە نە ڤێتنامیەکان هاتووە نە دەرەقەتی خەڵکی ئەنبار و یاخو گروپەکان هاتووە گروپە بچووکەکانیش لە هەمان کاتە سەریشەکەی بینیم لە سووریا سووریان بۆ چ تەسلیمی ئەحمەد شەرع کرد لەبەرەوەی کە چاوەکانی جوانە لەبەرەوەی کە ڕێژیە نەخێر بۆ ئەوەی کە گروپەکانی بۆ لەناو یعنی تاکە ئیشی ئەحمەد شەرع لەناوبردننی گروپەکانە بۆ گروپەکان بە درێژایی مێژوو لەسەر نیشتیمانەکەی خۆیان ناخۆ لەسەر خاکە با بڵێن داگیرکاریەکانیان زۆر هیلاک کردووە شەڕی پارتیزانیان کردووە حکومەت ئەو دەسەڵاتدارەکانیان زۆر هیلاک کردووە بۆشە ئەبین لە وڵاتێکی وەکو ئەفغانستانە 3.5 تریلیۆن دلاری سەرف کردووە کە ترامپ سەحبی کردەوە بۆچی گوتی معقول نییە بە تریلیۆن تێکەین بەرامبەریشمان مەبەست تاڵیبان گوتی 1 سنتی تێ ناکات گوتی سپارەت تێ ناکات عنی کە بڵێن ئومێدەکەی کە ئەوان بڕوخێن لە ناو بچنە بەرەوەی کە بەڵام اقتصادیان دابەزی بەڵام سەرکی اقتصادی خۆی دابەزیوە بۆشە بینی لە تاکە ئیشی کە بە ئەحمەد شەرعێکە لە سووریا لە ناوبردنی گروپەکانە ئەوان لەسەر ئاستی دەوڵەت دەرەقەتی دەوڵەت دێن بەرام دەرەقەتی گروپەکان نایەن بۆشە داخلبوونی ناو ئێرانە ئەبینی ئەترسێن نەگەترسێن 100% ترسەکە ژوایە ئەبینی گروپێکی زۆر دروستە بێت و ئەو گروپان لە دەروی ئێرانیشەنە بە هەماشی ئەکتیڤترە بن و تووڕەترە بن و هەنگاوی زیاتر ئەنێت چالاکیان زیاترەکەن بۆچ لە ناو خۆشیاندا بین لە ناو ئێرانە کە هەم مەسەحەکەی زۆرتر هەم ڕێژەکەی دانیشتوانەکەشی زۆرترە ئەفغانستانێکی 30 ملیۆنی عێراقی 40 ملیۆنی ئێرانێکی 90 ملیۆنی ئەخەت چۆن دەرەقەتی دێ هەم لە ڕووی نیشتیمانەکەیەوە مەسەحەکەی زۆرە هەم لە ڕووی دانیشتوانەکەی زۆرە هەم لە ڕووی عەقیدەییەوە جیاوازە با من جیاوازتر نییە لە ئەفغانستان و لە سووریا و لە عێراقوانە بەڵام بە هەمان شێوە بەڵام ئەو 47 ساڵە خەڵکەکەی هەنداوە
بە قوربانیکردن و جەنفیدایی بێنە مەیدانەکەەوە هەروەک چۆن لە شەڕی عێراق و ئێرانە بینمان خومینی مەدالەیەکی ئەدا بە سەربازەکانی کە ئەچون بە شەڕە ئەیگوت ئەمە کلیلی باشتە بۆ ئەو کلیلی باشتە خۆیان بە کوشت نەدا یعنی گویان لە مردن نەبوو بۆش ئەمە لە 79 با بڵێن لە شەڕی عێراق دوای 1 ساڵ دەستی پێکرد ساڵی 80ەوە یعنی ئەو توانن لە 1 ساڵە با بڵێن خەڵکانێک بۆ بەرهەم بێن و پەروەردەیان بکەن کە بۆ بەهشت بجەنگن ئەدیستا 47 ساڵ تێپەڕێ بەسەر ئەم پەروەردەیەکەواتە ئێستا خەڵکانە جەنفیدانە خۆ باشتریشن و زۆرتریشن و ڕێژیان زۆرترە و چەک و تەقەمەنیشیان زیاترە تەدریبیشیان زیاترە و خۆشیان ئامادە کردو بۆ ئەو شەڕە بۆشە ڕژانە نێو ناو ئێرانە بە شێوەیەکی سەربازی ئەمە بێگومان مێژوو پێمان ئەڵێتن ئەم شەڕە بۆ ئەمریکا خۆ لە ناو بردنە قمبەلە زەڕێکی ترە لە خۆی ئەدات بەوەی کە بڕژێتە یاخود بخزێتە نێو ئێرانە کەواتە ئەمریکا بەو شەڕەیدا یعنی یاخود بەو چەواشە کراوە بابن هەڵخەڵەتێنراوە یاوەتە هەر ئەوەندە با بڵێن دەسەڵاتی شێ ئەوە شێ ئاگادارمەوە بزانە ئەمە ترامپ لە دەستە خۆی ئێستا ئەو فالانی کەسەری بڵاو کراوەتەوە ئەمە دڵنیا بن ئەمە 150 نییە یعنی لەوانێ بەدەستە خۆی نەبێشتی زۆر خراپتریشی لەسەر هەنا چونکە تەواویش ینی ئەو خەریکی مەلهە و دیسکۆ خراپەکارێکان بووە بۆش ئەنواع لەوانە ڤیدیۆ لەسەر بڵاوکەنەوە گەر بێت و یارمەتیان نەدات بۆ ئەو هەدەفانەی کە دایان ناو بپێکردن و ئیسرائیل کە ئەوی مەبەسیتی کە بە ترامپی بکات بۆشە بەخۆی گوتی ینی هەتا یەکێک لە پیاوانی سیناتۆرەکان وتی نەتەنیاهو ڕاستەکە کە 30 ساڵە هەوڵەدا کەسی دەست نەکەوتە بەڵام گوتی بەو ناوتی بەڵام جێلەکی وەکو ترامپی دەستکەوتەوە بەوەی کە هەدەفەکانی خۆی پێ بپێچێت کەواتە ئەمە قسەی خۆیانن یعنی قسەی ئەمە من بیانی کەواتە بە قسەکانی خۆیان دیارەکە ئەمە پلانێکیان داڕشتووە و ئیشی پێکرێت و فایلیشیان لەسەر کردوتەوە ئەگەر بێت و نەی لەگەڵمانە کە لە کابینی یەکەمە ئەگەر تۆزی ستی نوان دەبێتن ئەو زارە ناوی بەی شێوەکە سستی بنوین حەچە لە کابینی یەکەمیشەکە هەر ئەو مەریەمە ئاماژەی پێکرد با بڵێن ئەو لۆبی سەهیۆنیە وتی لە کابینی یەکەمە گوتی چەند وعدەی پێداین کە ئەگەر بیکەن بە سەرۆک لە یەکی لە وعدانە بکە قودس بە پایتەختی یەهودیەکان بناسێنێت و سەفارەتی خۆی بێنێتە وێن دەرێ و ڕێگا بدە بە مستەوتەنات دروست بکە یعنی ئۆردوگایەکان دروست بکات لەسەر با بڵێن ناو خاچی فەڵەستینە و ئیعتراف نەکات بە دەوڵەتی فەڵەستینە لەمان کاتە لە دانوساندنی ئێرانە کە ئۆباما کردبووی و هەڵوەشێنێتەوە دەستبەرداری ئەم هاوپەیمە ئەو دانوساندنە بن و یاخود ئەو ڕێکەوتنامە بن کە لە نێوان ئەمریکا و سەردەمی ئۆباما کراوە لەگەڵ ئێرانە ئەویش هەڵوەشاندەوە کەواتە بۆش ئەڵێت با بڵێن مەریەمەکە ئەڵێ ئەم وعدەی بەجێگەیاند ئەم وعدەی بەجێگەیاند هەموو وعدەکانی بەجێگەیاندوە بۆشە شایستەوێت کە جارێکتر ئێمە وای لێ بکەین کە بێتەوە سەر تەختی سەرۆکایەتیە کەواتە ئەوان بڕیار بەدەستن کە چێ بێت و چێنێ و بە چ شەرتێک ئەیهێنن بۆش ئەکرێ ترامپیش گوشاری لەسەر لەوانێ بزانێت لەوانەیە بین القوسین لەوانێ بزانێت بەڵام لە دەستە خۆیدا نیە ئەگەدار بە هەرتی سەرکردەکانی ئەمڕۆ ئەگەدار بە چۆن ئەم کابرای سەهیۆنی وتی ئەبێ سووریا وا لێ بکەین چۆن ئێمە ئەردەن لە غورفەی نەومی خۆیە لە خەوی بە خەبەری دێنی عین مەلیک عەبدوڵڵا ئەلێ واش لە سووریاکەن بزە واشان لێکردوونەکەواتە ئەگەر باسی غورفەی نەومی ئەردەن و سووریا بکات زۆر ئاسانترە باسی غورفەی نەومی ترامپ و هاوشێوەکانی بکات بۆ چونکە ئەو لە مێژ لە بەدەستی ئەوەندانە کەواتە شتەکان یعنی زۆر لەوە زیاتر هەڵ ئەگەرێک ئەمە زیاتر لە وردەکاری بۆ بکەین نەک ئەوەی کە بڵێن چەند کەس کوژرات چێ بوو ناوی چی بوونە ئەمە دیسان گرنگ نین ئەمە ئیشی پێم نێرەکانە بەڵام ئەوەی کە وردەکاری بۆ کە دەبێ بزانێت کە مێژووەکە بزانێت و سیستەمە داراییەکە بزانێت و چێ لە پشت ئەم شەڕانەدانە کەواتە ئێستا کە ئەمریکا لەو ململانەیەدایە خۆ لەو سیڕاعەدایە لەو شۆکەدایە ئێستا نازانین چی بکات نە خەڵکان لەگەڵی دانینە جیهان لەگەڵی دانیا و هەڵەیەکە کردوویەتی بەردەوام بێت هەروەی پاشەقشەکە هەروەی واش بمێنێتەوە هەروەی و ئەگەر لێش بگرێتن بە یوانی سینی کار بکرێت ئەو کاتە سیستەمە داراییەکە بە تەواوی لێ ناوەچێت پێترۆل دۆلار وەکو فارز ئەڵێ گوزەشت تۆ ئەڕوات کە ڕۆیشت ینی گەورەترین داڕمانی ئابووری جیهانی سەرهەڵداگادار بن کێشەکە لەوێن دەرێدایە بۆش ئێستا کە یعنی زۆر هەوڵەدەن بۆی کە زێر بەرز نەبێتەوە بۆ چونکە ئەزانن بەوە پەسراوەتەوە و جیهانی چاوەڕێی داڕمانش گەورە ئەکات ئەگەر بێت و ئەم یوانە بێدا تێ بپەڕێت یعنی دراوی سینی کە ئەم هەموو کەشتیانە بە دراوی سینی هاتوو سۆ بکەن کەواتە خەلیج ناچار ئەبێت واز لە پێترۆ دۆلار بێنێت
ئەو کات ڕوو لە یوانی سینی بکەن و پشت لە ئەمریکا بکەن ئەمەش ئاستەمە یعنی کەواتە ململانەکان یعنی چۆن ئەڵێ وەزعەکە لەسەر یەک داوەم و ماوەتەوە نازانێ ئەمە ڕابچێشی هەر ئەپسێت ئەمە ڕابچێشی هەر ئەپسێت ئیتر هەمومان چاوەڕۆینە ئیلا باشترین چارەسەر ئەوەیەکە ترامپ سەحب بکاتەوە ئەگە سەحب بکاتەوە لە شەڕەکەی هەرچەندە بە شکستی خۆی دێ بەڵام ژیرانە ئەوەیە ئەڵێ زەرە لە نیوەی بگەڕێتەوە ئەمە بکات ئەمە ژیرانێ ئەو پەڕی عەقڵەتی بەکاردێنێت زەرەکات بەڵام 150 بەڵام لەوە زیاتر بیکات هەر هەمووی ترسناکە زەڕێکە بەکاربێنێ هەر خراپە خۆم بەڵێ زەڕێکە هێرشی زەمینی بکە هەر خراپە و جۆڕایەلی فەرمانەکانی یوانی سینی بێت بۆی کە ڕێگا بدا بە یوانی سینی ئیش بکەن بە ڕێڕەوەکەدا هەر خراپە کەواتە هەموو بژاردەکانی لە بەردەمیدانە وای لێکردن کە خەوی لێ زڕاندراوە ترامپ نازانی دەست بۆ چیهانیان ببە بۆیشە ئێستا ئێمە هەمومە چاوەڕێ ئەواکەین تاکە ڕێگای ترامپ ئەوەیە کە سەحب بکاتەوە شەڕەکە ڕابگرێت ئەمەش بڕیارێکی ژیرانێ بەڵام زەرەری نیوەکەی بۆ بگەڕێتەوە بۆ باشترە کەواتە ئێمەش هەمومان چاوەڕەکەین بزانین بڕیاری کۆتایی چیە دێت بۆشە ئێرانیش بەی شێوەکە تەنازول ناکات ئاگادار بنیان ئێران تۆپەکە لەژێر پێی ئێراندایە تەوەقعیشیان ناکرد ئێران ئەوەندە بەهێز بێت و تەوەقعیشیان ناکرد کە خەڵکی ئێران لە جیاتی ڕابپەڕن بەڵکو سۆز و خۆشەویستیان دەربڕێ بۆ خامەنایی و وەکو شەهیدێک لە قەڵەمیە دەن و بە چاوەکی گەورەتر سەیرەکەن لە دوای ڕوخانی ئەگەر ئێران بڕوخێن ئاگادار بە سڕەی میسر دێت سڕەی سعودیا دێت زیاتر بامە زیاتر ئەی چەوسێنەوە هەرچەند هێشتا بڕیان لێ ناشێت ئاگادار بە چونکە مەکە و مەدینەش هەر لە ژێر پیلانەکەی خێرتەکەی ئەوەندایە کە ئەبێ بەرفراوان بکرێت دوێمش تورکیا بە هەمان شێوە لە بەرنامەیاندایە وەڵحاس خەلیج ئەبێ زیاتر بگوشن و بدۆشنەوە زیاتر بیان چەوسێنەوە و تورکیاش لە خۆیە ترسێت میسریش لە خۆیە ترسێت پاکستانش لە خۆیە ترسێت ئەوانە هەموو لە داهاتوودا لە بەرنامەدانەکە بە دەردی ئێرانیان ببن ئەگەر بێت و ئێران لە ناو بچێت ئەگەر لە ناویش نەچوو بێگومان معادلەکە ئەگۆڕێت و ئەبێ ئەم پیلانە بۆ کاتێکی تاخیرتر یاخۆ بۆ کاتێکی نادیارە ئەبێ تاخیری بکەن ئەگەر نە پیلانەکە داڕژراوە ئیتر خوای گەورە ئیمانمان سەلامەت بکات عەقیدەمان سەلامەت بکاتن و لە پیلانی دەجال و دەجالەکان و خوێن مژەکان و خوێن خۆرەکانە بمان پارێزێت وامان لێ نەکات خوا نەخواستە بەرچاومان تاریک بێت حەق و باتڵ لێکجار نەکەینەوە ئامین ئامین والحەمدولله رب العالمین